کارکردن لە ڕێگای نێوان کفری بۆ خورماتوو دەستی پێکرد. نۆژەنکردنەوەی ئەم ڕێگایە یەکێک بوو لە کارە گرنگەکان کە پێویست بوو بکرێت، چونکە ئەم ڕێگایە یەکێک بوو لە ڕێگا خراپەکان هاوڵاتیان بەردەوام گلەی و گازندەیەوەیان هەبوو کە ئەم ڕێگایە یەکێکە لە ڕێگا خراپەکان. بەڵام ئەمڕۆ کارکردن لە نۆژەنکردنەوەی ڕێگای نێوان کفری بۆ دروست خورماتوو دەستی پێکردووە. ئێمە دەمانەوێت بۆ زانیاری زیاتر لەسەرەوەی کە ئەم نۆژەنکردنەوەیە چۆن دەستی پێکردووە و چۆن بڕیاری نۆژەنکردنەوە لەسەر ئەم ڕێگا گرنگەی نێوان کفری بۆ دروست خورماتوو درا. مامۆستا سروە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراقمان لەگەڵدایە. مامۆستا سروە سپاس بۆم دەرفەتا. چۆن بوو بڕیاردرا لەسەر نۆژەنکردنەوەی ڕێگای نێوان کفری بۆ دروست خورماتوو؟ بڵێ زۆر سپاس دیارە ئەمە یەکێکە لەو ڕێگایانەی ئەتوانین بڵێن کۆتا خاڵی نێوان دیالە و ببورن کۆتا خاڵی نێوان تکریت و هەرێمی کوردستانە. ڕێگایەکی زۆر گرنگە لەبەر ئەوەی ئەتوانین بڵێن تەن هەرێمی کوردستان بە دروست خورماتوو ناوچەکانی تری عێراق و تەنانەت لێرەشەوە خەڵکە ڕاتە هەولێر و کەرکووک و شوێنەکانی تر. ئەم ڕێگایە بۆ ماوەی 3 ساڵی ئەمە کاری لەسەرەکەین لە سندوقی ئەعماری مەناتقی متەزەررە لەسەر بوجەی سەلاحەدین بەبڕی 5 ملیار دینارە. ئەم پرۆژەیەکی زۆر گرنگە بەداخەوە پێش چەندین جار حادیسەی زۆر ناخۆش و مەترسی لەم ناوچەیە دروست بووە. جگەلەوەش ئەمە ڕێگایەکەی مەتوانین بڵێن لە ڕووی ئەمنیشەوە ئەبێتە جێگایەک بۆ پاراستنی ئەو هێزانەی کە دێن و ئەڕوان هەمیشە کێشە و گیرگرفت دروست بۆ ئەم ڕێگایە. ئەمڕۆ ئەم پرۆژەیە دەستی پێکردووە. دیارە ئێمە ناوەستین لەسەر ئەم پرۆژەیە. جگەلەوەش کارەکەین لەسەر ئەوەی کەساییدی دووەم ئێستا لە وەزارەتی تەختیتە بڕی 57 کیلۆمەترە درێژەکەی لە قەرەتە بۆ دەستپێکە لە بوجەی 3 ساڵەی عێراق و لە بوجەی ئاسایشی خۆراک بە بڕی 137 ملیار دینار پرۆژەکە داخل کراوە کە لە قەرەتەپۆ دەستپێکا بۆ سلێمان بەگ. لە ئێستادا قۆناغی یەکەمی پرۆژەکە تاوەکو قەرەتەپا کاری لەسەرکرێت بۆیە قۆناغی دومی پرۆژەکە لە داهاتووە کاری لەسەرەکەین بە تایبەتی بەشێکی زۆری ئەو پرۆژە دەکەوێتە ناوچەکانی کوردستانەوە. بۆیە بۆ ئێمە زۆر ضرورە کاری لەسەر بکەین. باشە ئەم پرۆژەیە کەی تەواو دەبێت و دەخرێتە خزمەتی دانیشتوانی ئەم سنوورەوە؟ پرۆژەکە 500 ڕۆژی بۆ دانراوە بە گوێری ئەو بەرنامەی کەوا دراوەتە مخاول. بەڵام ئێمە قسەمان لەگەڵ مخاولەکە کردووە. مخاولەکەڵێ محاولەکەم بە زووترین کات لە ماوەی 3 بۆ 4 مانگە پرۆژەکە تەواو بکات و ئەم ڕۆژ بە هەمان شێوە لەگەڵ فەرمانگەی تایبەتمەندا واتە سندوقی ئەعماری سەلاحەدینە کە لێرن پیانمان وتووە کارێک بکەن لەسەر ئەوەی کەوا جادەی سانەوی دروست بکەن تاوکۆ ئەم جادەیە تەواو بێ بۆی خەڵک تووشی بارگرانی و تووشی کێشە نەبێت لە ئەنجامی هاتوو چۆ لە ماوەیەوە پرۆژەکە دەست پێکا. بۆ ئێمە ئومێد دەکەین ماوەی بۆ ماوەی 4 مانگ پرۆژەکە کۆتایی پێ بێت. زۆر سپاس بۆیش باڵێ بینەرانی کۆباسەوەی گوێبیست بوون بەڕێز مامۆستا سروە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق بووەوە. دیارە ئەمە ڕێگای نێوان دروست خورماتوو بۆ کفریەوە گرنگی ئەم ڕێگایە زۆر گرنگە بۆی کە بەتایبەت لە نێوان کفری بۆ دروست خورماتوو لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیان گلەیەوەیان هەبوو کە ئەم ڕێگایەکی خراپە و چەندین ڕووداوی سەختی هاتوچۆی تێدا بووە. بۆیە بەڕێز مامۆستا سروە محەممەد ئاماژەی بۆدا کە لە ئێستادا ئەوان وەکو فراکسیۆنی یەکێتی بڕیارەکەیان هێناوەتەوە لا بڵین لە عێراقەوە بۆی کە ئەم ڕێگایە کارکردن تایدا دەست پێ بکات. وەک قسەی وەک باسیشی لێوە کرد بڕێردراوە لە ماوەی 500 ڕۆژدا پرۆژەکە تەواو بگرێت. بەڵام ئەوان قسەیان لەگەڵ بڵین کۆمپانیا جێبەجێکار کردووە بۆی بە زووتر پرۆژەکە بڕاتە بواری جێبەجێکردنەوە و زووتر تەواو بکرێت و بخرێتە خزمەتی دانیشتوانی سنوورەکەەوە.